سڵاوتان لەبێت بەڕێزان، من ئارێز خالیدم. ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگ و هەستیار قسەی لەبارەوە ئەکەین کە ئەویش بابەتی کارکردنی دەستگا هەواڵگریەکانی جیهانە. لەپاڵ ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیی کە لە بواری سەربازیە هەیە لە ڕووی پێشکەوتنی چەک و جبەخانەوە، دەستگا هەواڵگریەکان پێچەوانەی هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان نەتوانراوە جێگەیان پێلق بکرێت. تاوەکو ئێستاش ڕۆڵێکی کارا و کاریگەریان هەیە. لەناو ئەم دەستگایانەدا دەستگای هەواڵگری ئەمریکا CIA یەکێکە لەو دەستگایانەی کە ئەگەر لە هەموو ئۆپەراسیۆنەکانی جیهاندا ڕۆڵی نەبێت لە زۆربەیە ڕۆڵی هەبوو بە تایبەتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دەیڤد پەترەیۆس بەڕێوەبەری پێشووی دەستگای هەواڵگری ئەمریکا CIA و کۆمەڵێک بابەتی زۆر هەستیار و گرنگ گفتوگۆی لەبارەوەکە. بەڕێز پێترایۆس بەخێر بێت دووەم چاپێکەوتنەوە. دڵخۆشم کە لەگەڵتانم ئارێز، سوپاس. لە ساڵی 2003 و وابزانم پێشتریش هەر لێرە بووی. ئەگەر بەراوردکاریک بکەین لە نێوان بیرکردنەوەی سەرکردەکانی ئێمە لەو کاتە و لەگەڵ ئێستەیە چی گۆڕاوە؟ من لە ئاداری 2003 وەکو فەرماندەی یەکەی سەتوویەکی ئاسمانی لە کاتی داگیرکردنی عێراق و ڕزگارکردنی وڵات لە ڕژێمی خوێنڕێژی سەدام حوسێن هاتمە ئێرە. لەو کاتەوە گەشتە سەندنی عێراقم بینیوە. باسی زیاتر لە 20 ساڵ دەکەین. من لێرە وەکو جەنەڕاڵی 2 ئەستێرە، جەنەڕاڵی 3 ئەستێرە، جەنەڕاڵی 4 ئەستێرە و فەرماندەی هەڵکشانی هێزەکان لە عێراق خزمەتم کردووە. دواتر بوومە فەرماندەیی ناوەندی ئەمریکا کە هێشتا هەر بۆ ناوچەکەی و لە دوای فەرماندەیی ئەفغانستان بوومە بەڕێوەبەری CIA. لەو کاتەوەی کاری حکوومەتم بەجێهێشتووە چەندین جار گەڕاومەتەوە ئێرە. لەم گەشتەمدا لێرە لە سلێمانی کاتم بەسەر بردووە و شانازی پێشکەشکردنی گوتاری ئاهەنگی دەرچوانم لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی هەبوو. لەگەڵ سەرۆک نێچیروان بارزانی لێرە کە جێگەی ڕێزی هەمومانە چەند ڕۆژێک لەمەوبەر لە هەولێر بوو. توانیم لەگەڵ هەر سێ کەساتیەکەی بنەماڵەی بارزانی کۆ ببمەوە کە سەرۆکی ئێستا، سەرۆکوەزیرانی ئێستا و بێگومان سەرۆکی پێشوو مەسعود بارزانیە کە ساڵانێک هاوبەش بووم لەگەڵیدا، بە تایبەتی بۆ زیاتر لە 4 ساڵ لەسەر زەوی لێرە. هەروەها بێگومان جێگیری سەرۆکوەزیران قوبادم بینی. پاشان لە بەغدا لەگەڵ هەموو بەرپرسە باڵاکانی بەغدا کۆ بوومەوە، سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان، هەروەها هاوڕێ کۆنەکەم سەرۆکوەزیرانی ڕۆژانی هەڵکشانی هێزەکان لە عێراق. زۆر سەرسام بووم بەوەی لە هەموو شارەکاندا بینیم، بۆ نمونە لە بەغدا ئەو ڕێگەی کە بە مەترسیدارترین ڕێگەی جیهاندا دەنرا، واتە لە فڕۆکەخانەوە بۆ ناوچەی سەوز. ئێستا بووەتە نمونەیەکی بێوێنە، گۆڕانکاریەکە نائاساییە. توانیم گەشتێک بە هێلیکۆپتەر بەسەر تەواوی شاری بەغدادا بکەم، وەک چۆن کاتێک فەرماندە بووم دەمکرد. زۆر دڵخۆش بووم بە بینینی ئەوەی چۆن شارەکە گەشەی کردووە، بیناسازی پێشکەوتن و گەشەی بەردەوام. بێگومان هەمان شت لە هەولێریش ڕاستە، هەمان شت لێرە لە سلێمانیش ڕاستە. بۆیە زۆر بەمان کە بەشێک بووین لە یارمەتیدانی عێراق بۆ ڕزگاربوون لە ڕژێمی سەدام حوسێن. پاشان شایەتی هەموو شەڕە سەختەکانی قاعیدە لە عێراق و میلیشیا جیاوازەکان و چەکدارە یاخیبووەکان و دواتر دەوڵەتی ئیسلامی داعش بووین. پێم وایە هەمومان زۆر دڵخۆشین بە بینینی ئەوەی چۆن عێراق لەو ماوەیەدا گەشەی کردووە. سەرڕای ئەوەی هێشتا هەموو ئاڵنگاری ئاساییەکانی سیاسەت و ململانەی سیاسی و ئاڵنگاریەکانی دیکە ماون، هەموو ئەوانە ئاسایین. دیموکراسی هەندێک جار دەکرێت پڕبێت لە دەنگەدەنگ، هەندێک جار کەمێک ئاڵۆز بێت. بەڵام بینینی ئەو پێشکەوتنانەی لە هەرێمی کوردستان و لە پایتەختی وڵاتی نێوان دوو ڕووبار کراون زۆر دڵخۆشکردن بۆ من. ئەوەی وتت سەبارەت بە شارەکان بوو لە عێراق و لە هەرێمی کوردستان. ئەی سەبارەت بە بیرکردنەوەی سەرکردەکانمان چی گۆڕاوە؟ من بیرکردنەوەی سیاسی بۆ کەسانی دیکە جێدەێڵم. هەمیشە چڕوپڕ بووە. هەروەکو لە ئەمریکا دەڵێن ئەمە وەرزشێکی پڕ لە ململانەیە. وەکو سەرۆک بوش لە کاتی هەڵکشانی هێزەکان لە عێراق ئاماژەی پێدەکرد.
سیاست هەندێک جار دەکرێت سەخت بێت ئەوەش ئاساییە بەو شێوەیە دەنگی خەڵک دەبیسترێت بەڕاستی مای دڵخۆشیە کە هەموو پۆستەرە سیاسیەکان و ئەو هەموو حیزبە سیاسیانە دەبینم کە لەسەر ستونەکانی کارەبا لێرە و لە بەغدادانراون و نوێنەرایەتی دەکەن ئەوە پێویست بە قسەکردن ناکات بزانین دوای 11 نۆڤەمبەر چۆن دەبێت باشە کوردستان لە دوای ساڵی 2003 پێگەیەکی گرنگی هەبوو ئێستاش ئەو پێگەی ماوە لە عێراق بێگومان ماوە لە چەندین کاتدا هەرێمی کوردستان نمونەی ئەوە بووە کە ببینین ڕێگە دروستەکە چۆنە هێشتا ئابووری لە گەشەکردندایە بەڵێ هەڵکشان و داکشان هەیە دۆخی سیاست هەیە بێگومان ئەوەش ئاڵنگاریە بەڵام خۆشحاڵم کە دەبینم چەندە فراوان بووە لە ڕووی بوارەکانی ژێرخان نیشتەجێبوون بازرگانی و تەنانەت زانکۆکانیشەوە زۆر شانازی دەکەم کە پشگیری زانکۆی ئەمریکی لە عێراق کردووە تاکە زانکۆی ئەمریکیە کە ناوی عێراقی تێدایە لێرە لە سلێمانی لێرە گوتاری دەرچوونم پێشکەش کرد خەڵاتی دکتۆرای فەخری مۆرگرت پیان گوتم یەکەم دکتۆرای فەخریە کە زانکۆی ئەمریکی لە عێراق پێشکەشی کردووە وابزانم بۆ ماوەی 3 ڕۆژ لێرە بووی لە سلێمانی بەڵێ لە عێراق بەڵێ لێرە و لەوێ و لە هەموو شوێنێکی دیکە بووین زۆر باس لە گۆڕانکاریەکانی سلێمانی دەکرێت ئەو گۆڕانکاریانە دەبینیت چین بەڵێ بێگومان زۆر گەورەیە بە تەواوی مەزنە بڕوانە من لە ساڵی 2003 دەهاتمە ئێرە لە سلێمانی جارجارە دەهاتمە ئێرە کڵاوە سەربازەکە بوو گولەبەندەکەم لا دەبرد و تەنیا بە پێ دەڕۆیشتم تەنیا دەمیست بە شەقامێکدا بڕۆم بەبێ ئەوەی نیگەرانی سەلامەتی خۆم بم ئەوە گۆڕانکاریی گەورەیە ئێستا تەنانەت کڵاوی سەربازی و گولەبەندیش نابینیت ئەوە زۆر دڵخۆشکەرە کە دەبینین چۆن گەشەی کردووە ئایا هەمیشە ئاسان و بێکێشە بووە و هەموو شتێک باش بووە نەخێر بەخێر بێن بۆ دیموکراسی باسی ڕۆڵی ئەمریکا بکەین لە عێراق وەک دەزانیت لە ساڵی 2003 ئەمریکا ڕۆڵی گەورەی هەبوو لە عێراق هیچ گۆڕاوە لەو کاتەوە تاوەکو ئێستا سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا گۆڕاوە لەگەڵ کاربڕێکەری باڵیۆزخانەی ئەمریکا کۆبوومەوە ئێستا باڵیۆزمان لەوێ نییە ئەو باسی ئەوەی کرد کە کارکردن لەگەڵ عێراق خۆش بووە گۆڕانکاری بۆ دەستکردن بە کاروباری باڵۆزخانەیەکی ئاسایی پەیوەندیەکی ئاسایی نێوان ئەمریکا و وڵاتێک نەک تەنیا ئەوەی کێشە ئەمنیەکان زاڵ بن نەک تەنیا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی یان کێشە پەیوەندیدارەکانی دیکە بەڵکو بۆ گۆڕینی ئەوە بۆ ئەرکێکی ئاسایی و سەرنجدانی زیاتر لەسەر بۆ بەرهێنان و بازرگانی و ئابووری ئەمریکا نەک تەنیا لەسەر بنیاتنانی هێزە ئەمنیەکان کە ئێستا زۆر باشن من بە فڕۆکەیەکی هێزی ئاسمانی عێراق و هێلیکۆپتەرێکی هێزەکانی عێراق فڕیم لە هەموو شتێک گرنگتر فڕۆکەوانی هێلیکۆپتەرەکە ئاوڕیدایەوە و گوتی جەنەڕاڵ تۆ لە ئاهەنگی دەرچوونی ئەکادیمیای سەربازی پۆلەکەی من قسەت کردو مەدالیاکەی خۆتت پێدام پێم وایە ئەو بەڕاستی مەدالیایەکی بەدەستهێنا بوو لەبەر بەدەستهێنانی خەڵاتێکی تایبەت لەو ئەکادیمیایە خۆشە کە دەبینم ئەمە بەشێکە لە میراتی من کە لێرە بەردەوامە جارێکی دیکە نەوەی داهاتوو سەرکردەکان لێەوە گەشایان کردو کە ئێمە هۆڵمە دەدا لێرە لە عێراق بیکەین پێشتر ئەمریکا زۆر چاوی لەسەر پێکهێنانی حکوومەت بوو لە دوای هەڵبژاردنەکان کە لە عێراق دەکران ئێستاش ئەو بۆچوونەی هەیە لەوانەیەوانە بێت نەخێر بۆچی پێم وانە چونکە پێم وانە پێویستیمان بۆ بێت کە بەو شێوەیە ڕێنمایی بکەین کە لە ڕابردوودا کردومان پێم وایە ئەو سەردەمەی کە ئەمریکا لە زۆر ڕۆوە داهاتووی دیاری دەکرد ئەگەر بکرێت وا بڵێن ئیدی پێویست نییە پێم وایە سیستەمەکە ئیدی پێگەیشتووە وەک هەمیشە ئێستا سیستەمەکە پێگەیشتووە سیستەمەکە پێگەیشتووە بەڵام هەرگیز بێکەم و کوڕی نییە ئەو قسەی وینستن چەرچڵ لەبیر بێت کە گوتی دیموکراسی خراپترین شێوەی حکومڕانیە جگە لە هەموو ئەوانی دیکە هەندێک کۆمپانیایی گەورەی وەک ئێکسۆنمۆبیل و شیڤرۆن ڕێکەوتنیان هەیە لەگەڵ حکوومەت ئەوان دەگەڕێنەوە ئەوەش جێگەی دڵخۆشیە جەنەڕاڵ ئەلێکتریک
گەڕاوەتەوە تەنانەت ئێمە ئەوەمان لە کاتی زیادبوونی هێزەکان لە عێراق ئەنجامدا و ئەوانمان گەڕاندەوە. هۆکاری گەڕانەوەی و کۆمپانیانە چییە؟ بێگومان کێشەکە ئەوە بوو کە هەڕەشەی داعش بازرگانی دوورخستەوە وەکو هەمیشە ئاڵنگاری دیکەشان. جێگەی دڵخۆشی ئەکسۆنمۆبیل گەڕاوەتەوە ئێرە. مەبەستمەوەی ئەکسۆنمۆبیل کاری خێرخوازی ناکات، ئەمە گەشەپێدانی نێودەوڵەتی نییە. ئەکسۆنمۆبیل لێرە بۆ ئەوەی لە ژێرخاندا ئەوبەرهێنان بکات، بەڵام بۆ قازانجکردن. ئاماش هەڵوێستێکی گرنگە. هیچ شتێک لە ئەوبەرهێنانی ئەمریکی گرنگتر نییە. بڕوانە من هاوبەشیم لەگەڵ یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی وەبەرهێنان لە جیهاندا هەیە. هەموو وڵاتێک دەیەوێت کۆمپانیای KKR وەبەرهێنان بکات. بۆیە جێگەی دڵخۆشیە کە ئێکسۆن، شێڤڕۆن، جەنرال ئەلێکتریک هەموو کۆمپانیا گەورانەی کە لە ڕابردوودا لێرە بوون، بەڵام زۆربیان چەندین کێشەی جۆراوجۆر وای لێکردن کە بڕۆن. باشە، باسی کوردستان بکەین و ئەو ئەزمموی هاوڕێتیەی هەیە لە نێوان کوردستان و ئەمریکا. ئایا ئەمریکا هێشتا کوردستان وەک هاوبەشێکی ستراتیژی دەبینێت یان تێڕوانینی بەرامبەری گۆڕاوە؟ نەخێر بڕوانە. ئەمریکا لە ساڵی 1991ەوە هاوبەشی ستراتیژی کورد بوو. بێگومان ئێمە لە دوای جەنگی کەندا و ئەم ناوچەیەمان پاراست. ئەو پەیوەندیە هێشتا بەردەوام. هێشتا ئامادەیی لێرە هەیە، وەکو دەزانن لە چەندین پێکاتەی زۆر گرنگی سوپای ئەمریکا و حکوومەتی ئەمریکا لێرن. پێم وایە کە هەر دەبێت وا بێت. هێشتا هاوبەشێکی استراتیژیە بۆ ئەمریکا؟ بەڵێ بێگومان دەتوانی هەر ناوێکی دیکەی لێ بنیت. من پێشتر دەمگوت کورد جگە لە چیاکان دۆستی دیکەی هەیە، ئەویش ئەمریکایە. باشە، کوردستان چۆن دەتوانێت هاوسەنگی ڕابگرێت لە مامەڵەکردن لەگەڵ ئێران و ئەمریکادا؟ پێم وایە ئێمە هەمیشە لەوە تێگەیشتوون کە ئێران دراوسێ عێراقە. ئێران ناچێتە شوێنێکی دیکە. چەندین جار لە عێراق گەورەترە. هەروەها بە چەندین شێوازی جیاواز زۆر خراپەکارە. بە چەندین شێوازی جیاواز سزای لەسرە. بۆیە ئەوانەی مامەڵە لەگەڵ ئێران دەکەن لەبەر ئەوە دەیکەن کە واقعێگە، بەڵام هەمیشە دەبێت ئاگادار بن بۆ ئەوەی سزاکان یان ڕێگریەکانی دیکە لە کارکردن لەگەڵ ئێران پێشێل نەکەن. چۆن دەبێت کوردستان ئاگادار بێت؟ دەتوانن لەو سزایانە تێبگەن کە لەسەر ئێرانن، هەروەها تێبگەن لەو دۆخەی کە هەیە و هەوڵ بدەن لەو نێوەندەدا کار بکەن. ئەی سەبارەت بە رووسیا، خۆ دەزانیت کۆمپانیای گەورەی رووسی لە عێراق و کوردستان لە بواری نەوت کارەکەن. من هۆشداری دەدەمە هەر لایەنێک کە لەگەڵ رووسیا کار دەکات تاوەکو لەو سزایانە تێبگات کە بەسەر رووسیادا سەپێنراون کە پێم وایە فراوانتر دەکرێن. نەک تەنیا لەلایەن یەکێتی ئەوروپا بە 19مین گەڕی سزاکانیەوە، بەڵکو سزاکانی ئەمریکاش. من لەو ماوەیەدا لە بروکسل بووم و لەگەڵ سەرکردەکانی یەکێتی ئەوروپا و ناتۆ قسەم کرد. پاکێجێکی سزاکان لە کۆنگرێسی ئەمریکا ئامادەیە. ئەگەر یەکێتی ئەوروپا ئەوە بکات کە سەرۆک ترامپ سەبارەت بە رووسیا داوای لێکردوون، پێم وایە پاکێجی سزاکانمان لە ئەنجومەنی پیران دەبینن. لەلایەن 84 سیناتۆر لە 100 سیناتۆرەوە پشتگیری لەم پاکێجە سزایانە دەکرێت. ئیدی هاوڕابوون لەوە زیاتر دروست نابێت. پێم وایە کاتێک دۆخەکە گونجاو بێت، کۆشکی سپی پێشوازی لەو پاکێجی سزایانە دەکات و واژۆی لەسەر دەکات و دەیکاتە یاسا. باسی سووریاش بکەین. تۆ پشتگیری ئەحمەد شەرع دەکەیت. دڵنیایت کە با زۆر ورد بین لەبارەی ئەوە. من دەمەوێت سووریای ئەحمەد شەرع سەرکەوتوو بێت. سەرکەوتنی ئەو وەکو سەرکردەی حکوومەتێک سەرکەوتنی ئێمەی. بڕوانە من زۆر لەوە زیاتر ئاگاداری ڕابردووی ئەوم کە هەر کەسێک بیری لێ بکاتەوە. لەبیرت بێت کە ئەو بۆ ماوەی 5 ساڵ لە عێراق دەست بەسەر کرابوو. ئەو ماوەیەش کۆناخی زیادبوونی هێزەکانمان بوو. کەسێکی دیکە دەست بەسەری کردبوو، من هەرگیز ناوی ئەوم نەدەزانی. ئەو سەرکردەی شانەیەکی قاعیدە بوو. ئەو لە نێو قاعیدە سەرکردەیەکی گەورە نەبوو وەکەوەی هەندێک کەس وای دەبینن. کاتێک ئازاد کرا بێگومان چوو بۆ سووریا و بەرەی نووسرەی دامەزران کە لقێکی قاعیدە بوو. دواتر لیان جیابەوە و هەیئەی تەحریری شامی دامەزران. ئەو توانایی سەربازی ڕاستەقینەی دروست کرد. ئەمە تەنیا کۆمەڵێک هێزی میلیشیای عەشایریان سیاسی نەبوون کە پێکەوە کۆبوونەوە و حەلەبیان ئازاد کرد و پاشان بەنێو حەما و حومس چووبن بۆ ئازادکردنی دیمەشق. ئەو توانایەکی ڕاستەقینەی دروست کرد. ئەو حکومڕانی لە پارێزگای ئیدلیب دامەزران. سیستمی خوێندنی هەبوو، سیستمێکی دادوەری هەبوو، هەموو ئەوانە.
ئێستا هەوڵدەدات هەموو وڵاتەکە پێکەوە کۆبکاتەوە. کاتێک لە نیویۆرک لە کاتی بەشداریکردنی لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان گفتوگۆم لەگەڵیدا کرد، ئاماژەم بەوە کرد کە کاتێک لە سەرەتای سەرەتاکانی بوونم بە فەرماندەیی لە باکووری عێراق ئێمە دەمانویست. تۆ بەدوایەوە بوویت؟ نەخێر، من هەر نەمدەناسی. ئێمە هەوڵمان دەدا حکوومەتێکی خۆجیایی لە پارێزگای نینەوە دروست بکەین کە نوێنەرایەتی هەموو پێکاتە نەتەوەی و مەزهەبی و عەشایری و سیاسیەکان و قەزاکان و هەموو لایەنەکانی دیکە بکات. دەمانویست هەموو پێکاتێک لە نینەوە نوێنەرێکی لە ئەنجومەنی پارێزگادا هەبێت کە ئێمە دامان مەزران. ژمارەی نوێنەران بە پێی ژمارەی نزیکەی ئەو گروپە لە دانیشتوانی نینەوە بێت. بەڵام لە هەمووی گرنگتر تەنیا حکومی زۆرینە نەبێت، بەڵکو مافی کەمینەکانیش پارێزراو بێت. ئەو گوتی دەیەوێت لە سووریاش ئەوە بکات. ئێستا ئەمە ئاڵنگاری زۆری دەبێت. سوپای سووریای ئازاد لە باکوورن کە بەشێکی زۆری پەیوەستە بە تورکیاوە. ئالەویەکان لەسەر کەنار دەریا هەن کە پاشماوەی ڕژێمی پێشوون. ناوچەکانی ئەو لە ئیدلبەوە تاوەکو دیمەشقە. پێکاتەی دیکەش هەن دروزەکان لە سوئیدان، پێکاتەی دیکەش هەن کە نزیکن لە ئوردن. بێگومان هێزەکانی سووریای دیموکرات هەن کە بەشێکی زۆریان کوردانی سووریان لە باکووری ڕۆژەڵات و هێزەکانی ئێمەش هێشتا لەگەڵیانن، چونکە ئەوان بوون کە بە یارمەتی ئێمە دەوڵەتی ئیسلامیان لەسەر زەوی لە باکووری ڕۆژەڵاتی سووریا تێکشکات. هێشتا ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕن. بەڵام دڵخۆش بووم بەوەی کە جەنەرال مەزلوم لە گفتوگۆدایە لەگەڵ دیمەشق بۆ ئەوەی دیاری بکات چۆن هێزەکانی دەتوانن ببنە بەشێک لە هێزە فیدراڵەکان. تۆ باسی دەکەیت چۆن دەتوانن بەکردەوە ئاسایش لەو ناوچەیەدا دابین بکەن و بەردەوام فراوانی بکەن. دەزانی کاتێک من لێرە لە عێراق بەڵێ جەنەراڵی سێستێرە بوو، ئەوەم دامەزراند کە ناوی لێنرا ئەرکی ڕاهێنان و پڕچەکردن یاخود فەرماندەیی ڕاگوزەری ئاسایشی نێودەوڵەتی لە عێراق. هەوڵێکی زۆر گەورە بوو بۆ دووبارە بنیاتنانەوەی هەموو هێزەکانی وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆ. سەتان هەزار و لە کۆتایشدا نزیکەی 1 ملیۆن کەس بە چەکەوە بۆ ئەرکە جیاوازەکان بەشدار بوون. یەکەکانی پێشمەرگەمان بەشدار کرد کاتێک بۆ شەڕ پێویستیمان پیان بوو. نەک تەنیا بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراق شەڕ بکەن. ئەوان بەشدار بوون، ئەوان لە پارێزگای ئەنبار، فەلوجە و شوێنەکانی دیکە شەڕیان کرد. کەواتە کاتێک پێویستیمان بەو هێزانە بوو، ئەوان هاتن و لە سەرانسەری عێراق شەڕیان دەکرد. هیوادارم شتێکی هاوشێوە لە باکووری ڕۆژەڵاتی سووریا هەبێت. ڕەنگە بەبێ هەموو لایەنە حکوومیەکانی هەرێمی کوردستان کە لەو کاتەدا پێویست بوون بە لەبەرچاوکردنی دۆخی عێراق بەگشتی. باست لە دروز و عەلەویەکان کرد لە سووریا. بەڵێ. خۆت دەزانیت ئەحمەد شەرع ئەزمونێکی باشی نییە لەگەڵ ئەو دوو پێک هاتەیە. بەڵێ، نەکتەنیاوە کوشتن لە نێوەوە کۆمەلگانەدا ڕوویداوە. هەروها بۆ کوردەکانیش لە سێدەڕەدان هەبووە من ئەوەم باس کرد. لەسەر ستەیج ئەمەم خستە بەردەمی بڕوانە من بەوە دەستم پێ کرد کە گوتم ئێمە هەردووکمان لە بەرەی دژبەیەک بووین، بەڵام ئەو چڕێگەیەکی بڕیوە. کاتێک من فەرماندەی هێزەکانی هەڵکشانی سەربازی بووم لە عێراق، ئێمە لەگەڵ 103,000 یاخیبووی پێشوو میلیشیا ئاش بووینەوە. ئێستا دەمانەوێت ئەو سەرکەوتوو بێت. لە ڕاستیدا زۆر باش بوو کە سەرۆک ترامپ لە سعودیا چاوی پێکەوت بۆ هەڵگرتنی ئەو سزایانەی ئیدارەی ئەمریکا، هەروەها بۆ هاندانی کۆنگرێس بۆ هەڵگرتنی یاسای ناسراو بە قەیسەر کە ڕێگری لە وەبەرهێنان لە کەرتەکانی دارایی بیناسازی و وزەی سووریا دەکات. هەموو ئەو کەرتانە بە پەرۆشیەوە پێویستیان بە وەبەرهێنانی دەرەکی هەیە. مەبەستی کۆتایی من لەو گفتوگوێدا ئەوە بوو کە دان بەوەدا بنێم بەڕێ سەرۆک سەرکەوتنی ئێوە ئێستا سەرکەوتنی ئێمە و دەبێت ئێمە یارمەتی دەربین بۆ ئەوە. باشە، ئەوە پرسیارەکەم نەبوو ببوورە. تۆ پرسیارەکەی منت نەکرد، دەزانی من پێشتر یەک دوو جارم کارم کردووە. ئەگەر تۆ پرسیارەکەت پێ بڕی، دەمەوێت بزانم لەگەڵ ئەو ئەزمون و خراپیەی کە ئەحمەد شەرع هەیەی لەگەڵ ئەو پێکهاتانە دەتوانێت حکوومەتێک و کۆمەڵگەیەکی دیموکراسی پێک بێنێت؟ ئەمە ئەرکی ئەوە، دەبێت ئەوە بکات. ئەگەر نەیکات، سووریا دەبێتە دەوڵەتێکی دیکەی پارچە پارچە بوو، دەبێتە یەکێکی دیکە لە وڵاتانی ڕۆژەڵاتی نێوەڕاستی گەورە کە بەدەست کاریگەریەکانی حکومڕانی دوای دیکتاتۆریەتەوە دەناڵێنێت. ڕژێمی بەشارەسەد و باوکی ڕژێمێکی تاوانکار بوو، ویستی کەمینەیەکی بچووکیان بەسەر وڵاتێکدا سەپاند. ئێستا گەڕانەوەی ئەوە پێویستێکی گەورەیە و دەبێت ڕووبدات. کاتێک ئێمە پشگیری لە ئەحمەد شەرع دەکەین لە
هەوڵدان بۆ دامەزراندنی حکوومەتێک بۆ هەموو گەلانی وڵاتەکە و پاراستنی مافی کەمینەکان و هەروەها حکومڕانی زۆرینە دەبێت سنوورێکیش هەبێت، دەبێت مەرج هەبێت لەسەر کارەکانمان، هەروەکو چۆن هێنری کیسنجەر و سەرۆک نیکسۆن سەبارەت بە دانووسانەکانی کۆنتڕۆڵکردنی چەک دەیانگوت متمانە مەکە بەڵکو پشتڕاستی بکەوە. دەبێت باسێک لە هەسەدەش بکەین. چۆن پێکەهاتەی هێزەکانی هەسەدە دەبینیت لەوانە یەکی پاراستنی ژنان یەپەژە؟ بڕوانە وەکو پێشتر گوتم پێم وایە هێزەکانی سووریا دیموکرات بە شێوەیەک لە شێوەکان یەک دەخرێن. ئەوە گفتوگۆی نێوان سەرۆک شەرع و جەنەرال مەزلوم بوو. ئەوە جێگەی سەرنجە، وردەکاری زۆری دیکە هەن. لەوانەش چی بکرێت سەبارەت بە کەمپی ئاوارەکانی هۆڵ کە دەیان هەزار لە کەس و کار و ژن و منداڵی ئەندامانی دەوڵەتی ئیسلامی و هەندێک تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی تێدا دەست بەسەر کراون. دەبێت ئەمە یەکلای بکرێتەوە. من بەڕاستی دڵخۆشم کە عێراق بۆ نمونە عێراقیەکانی ئەو کەمپە دەگەڕێنێتەوە و پاشان بە دڵنیاییەوە دایانباتە بەردەم دادگا. دەزانیت کە پرۆسەی ئاشتی لە تورکیا و ئەو ناوچانە هەیە. پێت وایە تورکیا جددیە لەم بابەتە یان بە شێوەیەکی تاکتیکی مامەڵە دەکات؟ نەخێر، پێم وایە زۆر جددیە، پێم وایە زۆر ستراتیژیە. کاتێک ئۆجلان سەرکردایەتی ئەمە دەکات بە دڵنیاییەوە ئەمە شتێکی سادە نییە، ئەمە تاکتیکی نییە، بەڵکو وەکو کەسێک کە بە قوڵی لە ئارەزوو و ویستە ڕاستەقینەکانی کورد تێگەیشتوم، دەزانی من چوومە کەمپی پەنابەرانی کوردی تورکیا لە مەخموور. ئەوێ بەشێک بوو لە ناوچەی ئۆپراسیۆنەکانی من و وەکو جەنەڕاڵێکی دوو ئەستێرە لەگەڵیان دانیشتم و هەوڵمدا تێبگەم بۆچی تورکیان بەجێشتووە، ویستەکانیان چی بوون ئەگەر بتوانن بگەڕێنەوە تورکیا. ئەوان زۆر ڕاستگۆ بوون، دایانویست بتوانن بە زمانی خۆیان بخوێنن، ڕۆژنامەیەکیان بە زمانی خۆیان هەبێت، دان بەوەدا بنرێت کە ئەوان بەشەکن لە تورکیا. بۆیە من تا ڕادەیەک لەمە تێدەگەم و هەست دەکەم کە سەرۆکردۆغان و حکوومەتەکەی بەجددی مامەڵە لەگەڵە و ویستانەدا دەکەن. چی دەبینیت بۆ داهاتووی کورد لە تورکیا دوای پرۆسەی ئاشتی؟ هیوادارم داهاتوویەک بێت کە دان بە ویستەکانیاندا بنرێت و قبوڵ بکرێن. بەڕێز دەیڤد پەترەیۆس بەڕێوەبەری پێشووی CIA زۆر خۆشحاڵ بووم بەم چاوپێکەوتنە. شانازیە بۆ منیش، لە ڕاستیدا شانازی ڕاستەقینە ئەوەیە بگەڕێمەوە بۆ بینینی ئەو بەشانی عێراق کە خزمەتم تێدا کردوون و زۆر دڵخۆش بم بەوەی کە لەوێدایان بینم، بۆ بینینی پێشکەوتن و ئاوەدانی و بۆ بینینی ئابووری گەشت سەندوو، سەرەڕایی ئاڵنگاریەکان و نەگەیشتن بە هەموو شتانەی کە خەونمان پێوە دەبینین. زۆر دڵخۆشکەرە بۆ کەسێک کە فەرماندەی هێزێک بووە کە هەموو شەوێک نامەی سەرخۆشی بۆ دایک و باوکانی ئەمریکا دەنووسی. ئێستا دەتوانم بگەڕێمەوە لای ئەو دایک و باوکانەوە بڵێم ئەمە بەڕاستی شایانی بوو، ببینین کە چی بەدەست هاتووە لەلایەن ئەو کەسانەی کە ئێمە لە وڵاتی نێوان دووڕووباردا دەرفەتێکی نوێمان پێدان. سپاس بۆ ئێوەش.